گۆرانیش بڵێ ئاخی گۆرانیەکیش بەڵێ بەخێراتنی میوانە خۆشەویستان دەکەین کە لە برادۆستەوە هاتوون هاتیدان بۆ ئێرە مای خۆشحاڵیە هێز و مۆڕاڵ دەدا بە ئێمە هاتیدان بۆ ئێرە ئەرکێکی نیشتیمانیە و هەم بانگەوازیش دەکەین لە تەواوی گەلی برادۆست کە بێکۆ بێن چادری خەڵغانی زیندوو دەوڵەمەندترکەین دووبارە هات بەخێر بێن سەرچاو هاتتە مای خۆشحاڵی ئێمە گەمجان برادۆستان هەموو بێن ساڵاتی ئێرە بۆ عافلێکی ئێک بە سەرکەوتوو بن ئینشاڵڵا ئایا ئەس دێمرم تو دبینی جارە چاوێڕەش بۆ کارێ نەبە